بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة. جيان بسر أبين درسي بيشوباسي خوف وترس مان كرد كتشي أكا لإنسان وتون أبيت أسبابي شر وأسبابي خيرج لإنسانه. أمرو راغبي أصفهاني باسي مردن من بؤكا يەکێک لەو شتانەی کە ئینسان لە ژیانە زۆر لێ ئەترسێ مەسەلەی مردن و کۆتایی پێهاتنیەتی. لەبەرەوەی ئەم ئینسان ناسێکی زۆر گەورەیە و زۆر بە وردی خوێندنەوەی بۆ ئینسان هەیە، دێ دیڕاسەیەکی تەواوی ئینسانەکانەکە سەبارەت بە مردن. ئەفەرمێ ئینسانەکان لە باری مردنە ئەبنە سێ بەشەوە. کەسێکمان هەیە کە پێی وایە ئەم ژیانە حتى لجيانا بمنته وكو عبد أو هايا لقل مرد آزاد به. أم جور إنسان كان زور لزت أكال مردن كاتيك بمره، شكو هستكا ليرا عبداتيك بابلين قيد كردنيك لسجن كردنيك هي لكوين نجاتي أبي تنها ل أو كات النجاتي أبي كأمريت الروابر وحضور خوا جل جلاله. أفرميكي للصالحة كان غمو ترسيكي هو فرمويان لكاتي سر مرقا بوشي غمو ترست هي وتو بياكي صالح بوي فرموي أم رقاي كإيقرم إستا رقاي كبيشتر بيا نروشتون أقنا ترسكم أواني كبقم لقاي خوا أوان دا أمينم لوي كأنما ليرة عبد مليو آزادم بس تنها أوان دا أم رقاي كتي أبرن أم رقاي كأولفتم بيا ونقرتو شارزاي نيم آشناي نيم بۆیە لەمە تۆزێک غەم و پەژارەی دایگرتووم نازانم لەوێ چی ئەڵێم چیم پێ ئەوترێ چۆن مامەڵە ئەەکەم ئایا وەکو ئێرە بە زمان قسە ئەەکەم بە حەرەکات قسە ئەەکەم نازانم چی ئەەکەم. ئەفەرمێ کەسی دووەم کەسێکە هاتووەتە ناو ئەم دنیایەوە ئولفەتیشی بەم دنیایە گرتووە، بەڵام ئەزانێ ئەم دنیایە کە ڕێگایەکە تەنها ئەوەندەیە پیاتی ئەپەڕێ. ئەزانێ من ماڵێکە لەگەڵ ئەوەشا ئولفەتی پێوە گرتووە چاری ناچارە، بەڵام ماڵێکی خۆش نییە. ئەوەندە تێگەیشتووە کە ئەم ماڵێکی خۆش نییە، ئەوەندە تێگەیشتووە کە ئێرەی جێگەی ڕەحەتی و ئیسراحەتی ئەو نییە. بۆیە لەم حاڵەتە ئەم ئینسانەی دووهەم ئەفەرمێ وەکو ئینسانێک ئەوهایە کە ماڵێکی زۆر بچووکی تاریکی زۆر ناخۆشی هەبێ لێرە، بەڵام چاری ناچار بێت تایە بێ، ژیان تایە بەسەر بەرێ، بەڵام چێژ وەرگرێ لەناو ئەم ماڵە تاریک و کوێرەیە، هەز بە نەرمی، هەز بە هادیئی، هەز بە خۆشی لەناو ئەم ماڵا بکە. ئەفەرمێ هەندێک لەمانە بە ڕستەکانیان، بە وەتەنەکەیان، بە شوێنەکەیان، بە جێگەکەیان بەمە ڕازین بەمەی کە هەیەە، بە حەیاتی داوا لە کەس ناکەن، شکایەتی خوا جەل جەلاوە ناکەن لە فەقری خۆیانە، نا کەسێک ئەبن لەوانەی کە بە شتەکانی ئەم دنیای ڕازین ئەو مقدارەکەمەی کە پێیان دراوە، بەو مقدارەکەمە کیفایەت ئەکەن. و ئێرە بە شوێنێکی زەحمەتی تێگەیشتون، بەڵام لەگەڵ ئەوەشە ئولفەتیان پێوە گرتووە کاری تێ ئەکەن. بۆیە فەرمێ لە ڕۆژی قیامەتە کاتێک کە ڕزگاریان ئەبێ أفرمون وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن. سباز بو أو خواي جل جلاله كحزن ونارحتي وزحمتي ضلماني هرهم لابرت إن ربنا لغفور شكور. خواي إيما جل جلاله پروردگار إيما هم غفور اللي ما نخوش به هم شكور سباس منك. طبعا كلمة شكور كلمة زور قورية، والله إنسان شرمك كلا خزمت أو ناوي خواي أوستي آخر إيما عبد شين كخوا سباس منك كخوا. طبعا شكور صيغة مبالغة لزمان عربية، يعني زور سباس گزار. أم عبدي إحساني أكا بخوي أكا بهدايتي خوايك هشتا رب العالمين سباسي بك هلاي كردو عفوي أكا إحساني كردو سباسي أكا.
يعني إنسان بس لبردم أم دو صفتا وستي إما لنوام دوشتان يا هلا أكين يا اشتي شاكين هلا ما كر لي من أبوري كشتي شاك ما كرد لبرنبرا سباس مانك الذي أحلنا دار المقامة من فضله كبفضل خوي وبقوري خوي نك بكردوي خومان إما نجات دا لو زحمتي إما هنا إيرا أم دو جور هردو كان أمانا كوا نجاتيان أبي هم يكميان كإيرا وأزاني لزحمتيكي زورا وعبدايتيكي زور قرصا وهر أوان دمرت إتر وأزاني دنيا رزقاري اللي أكريتو دو همين شان كألفتي كميك بالدنيا وقرتوه كوسطيتي خلقه وعامتي خلقه كي بلام همو كاتك تيجيشتوه كأم شويني طوابي أمنية وتشاوي لداري مقام وداري بردوامية سهمين جوري إنسان كانوا كسكان فرمي كسيك تشاوي بصيرتي داخرة وتشاوي الروشناي ضلي داخرة نهيني كاني برن لقناه تواو أمر راضي بو بالدنيا بشتويني ليه كردو توا هيج غمينية إثر وأزاني إيرا همو شوينك وهمو جاقايكي أوا أم كسكاتي كوابر وقبور أروا زحمة ترين كاتكاني جياني بسر أبا كاتك أمري أمل لهمو يان زياتر ترز لدلياتي برانبر بمردن وخوف لدلياتي ونازانة تشيبكا أفرمي بيننا بيشاوي خوتان قولان شكا فير بولنا وبيسيا بجي أفرمي أجل نسيمي كي زور جوان بيتو بوني قولا كان بلاوكاتو أو زور بي زحمة بلا زور نارحت بوچون كأم براحت ولا قال أم بونا بيسو ناخوش وناشيرين يانا استبلا زور زحمة بوني نسيمي كي جوان بي بسرية بويا أفرمي خودي مردن خوي خراب نية نسيمي قولا بلام هندي كس خوي وكو قولان شا أو هاي بويا غمي كي زور دا أجريس بارد بمردن أفرمي ومن كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا بخوال ليرة شون كوير الرقانا دوزتو اللي جرينا دوزتو جيجي أويك زحمتي ببينه وزحمتي زياتر وقرستر نارحت تري ببينه لم روانجا فرماشتك بيغمر صلى الله عليه وسلم فرمي الدنيا سجن المؤمن وجنة الكافر أم توزيك هيتي كافر لم دنيايا وكو بهشت أوها كل دواء أو إن جايتر سجنتي أو دسبيئك أو آزادي مسلمان دسبيئك بويا إنسان كاتك و خوي برشق أكا بعلم بعمل صالح مشتاق أبي أبو أويك إيرا بجيب يالله أجر شي لم بجيهشنا توشي زحمتي أبي أفرمي بينا بيشاوي خود منالكي بتشوق لسكي دايكيا طبعا أما مشهد بينا بيشاوي خودان منالكي بتشوق لنا وسكي دايكيا حموشتيكي هي بيكنيني هي خفت وحزني هي زحمتي هي استدراسة كان باسي وحتى تيجيشتني هي خواردني هي كاتك وايت السرزوي دسكا بقرياني زور عجائب استهل صارخا أقيرني هاورك هو كاركيتشيا أفرمي كم برجاك تي أبرئ أشناني برجاء دوهم بحياتي هواي نبينو أم هوا نسيم جوانا بريئك زحمتي أبيني دواي أمش أفرمي إتر غمداي أجري أرتشي بخوا شون بخوا باشترين شوينك كأو خوارني لي أخوار كناو كتيا كمين شد أبي أبر مصدري رزقي لشوينك كتير أبر بالطواوي بكامل قطع به مصدري رزقي كتير أكرته دروازي رزقي كتير بوكرته كدميتي كزمانيتي خو أمنا الله أجر بيني لسكيدايا مشهدي إيريب وباسكيتيناجا بيبلي ولا تو بدم دانا ديت درو اشتخويتو أبو شوازو أنواعش توقعي أمناك تصوري أمناك إمش بهمان ششنا أفرمي كلام دنيا بجي يعني هر أون دما نارحتي هتاوكو أسين الدنيا كيت لو بينا أفرمي كسير الدنيا كيت زور أسود زور آرام بين جيانك نومان دسبيئك زور جياواز لما يئرا إما الليرة زور زحمتي أبينين هيجي كيلو زحمتي أنا اللي أنا بينين أي تونيتي من بيني برسيتي من بيني بخوي من بيني خفت من بيني زحمة من بيني هيش تقل ما نبغى كسي إيمان دار ليونية هرشون أفرمي أمن الله سبحان الله خوي جورا غير نطق نبي لقل دايك بهم شيء كان يتري بيداو آزاري هي برسيتي هي تونيتي هي هم أداته بس زماني ناداته كم جار ورده دواترش كان يتري في عطاءك لبينين ألوان وأشكال أبيني لبستن أنواع أبيسي هم نعمة أفرمي وكو أجل كان يتر هم مساوية تنها أجل كان يتر نطق كيان نطقي منالي وقوريان يكشته أفرمي إنسان نبيك نطقي منالي اشتيك
گریانی مناڵی مانایەک ئەدا قسەی گەورەیشی مانایەکتر ئەدا. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ وەڵڵی هەر کەس لەم سەر زەویە هەیە مردن بۆی باش، ئەڵێ کافریش مردن بۆی باش. ئەگەر ئیمانداری و ئەمری کەسێکی ئەهلی خەیری وما عند الله خير للأبرار، بۆخوا ئەوەی کە لە لای خوایە بۆ ئەو کەسانی چاکارن زۆر چاکترە لەوەی کە لە دنیا هەیە. ئەگەر ئەهلی شەڕیش بی ئینەما نملی لەهم لیەزدادوا ئیثما، ئەفەرمێ حتا زیاتر بمێنیتەوە لەسەر زەوی گوناهت زیاترە بێت، زووتر بڕۆی باشترە. بۆیە زووتر بەجێهێشتنی ئێرە ئەبێتە مای خەیر بۆ هەموو فەردێک، وەکو ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ. هەندێک لە حوکەما فەرمویانە خوا جەلە جەلالوه تۆی پاراستووە لە زەحمەتیەکانی ژیان بەهۆی چیوە؟ بەهۆی مردنەوە. یعنی ئەگە تەسەوور کە مردن نەبێ، هیچ وجودی نەبێ، ئەم هەموومان پێکەوە کۆبینەوە لەسەر زەویە، هەر یەکێک لە ئێمە باو و باپیری خۆی هەر هەمووی هەبێ، فریای کەسیان ناکەوێت، ئیش و کاروباری کەسیانی پێ ناچێ بەڕێوە. بۆ یەکێک لە نیعمەتەکانی خوا لەسەر زەویە ئەفەرمێ بریتیە لەوەی کە ئینسان مردن بە نیعمەت سیرکە، بە جوانی سیرکە، بە جەماڵ سیرکە، بۆی ئەو غەم و مەراق و خەفەت و ئێش و ئازاری کە هەیەی لە ناخیا بەرامبەری نەمێنێت. ئەفەرمێ لە هەندێک لە سۆفیە گەورەکان دوعایان کردەوە مەلەکول مەوت. یعنی ئێستا یەکێک لەو دوعانەی کە تا هەندێک ڕوايەتی ضعیفی لەسەرە کە سەڵاوات ئینسان بدا لەسەر مەلائیکە، چۆن مەلائیکە طبعاً پەیوەندی ئینسان و مەلائیکە زۆر گەورەیە. تصور هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور. خوا جل جلاله خوي وملائكته كان الصلوات دان لسر أي أهل الدين بوي لتاريخي درتان بينو بتاخ النار وناك كهو ملائكة صلواتي بوتوها دعائي بوتوها بيوندي تو لقى الملائكة زور زورة. يعني بيركنوا مجموعية مدانشتون الملائكة يكسد دوري داوي هو كاري أم دورة داني ملائكة شيء يعني أو ربطية كلبنية وملائكة هي همو إنسانك الرزق ملائكة بالدوري وبارزقاري لكن له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. ملائكة لسرشان، ملائكة الرحمة، ملائكة دعاء. دعاء بوكسك إيمان دارك هر جارة دسك البرز كده ودعاء تأكيد بملائكة لبناتا واستوى. دعاء أكيد وهر مسلمان يجعله ولك بمثل. خواه بو أمشي بده. فلان مسلمان خواه أقرفته هي بو شارة سرك رصي حلال ذاتك ولك بمثل بوتوش. توش بيوستا لقل ملائكة جورق لبيوندي كتابته تبي وإلا فرماشة ضعيفة كان فرمى الصلوات لسر ملائكة اللهم صل على جبريل وميكائيل وإسرافيل وملك الموت للرواياتك. يعني خويا الصلوات ياخذ منها لبوك يبو ملك الموت. إيمان دار بمشي وازما ملائكة لقل ملك الموت. خويا الرحمة ياخذ بارنا بس ملك الموت. بلاي برسكر إحساني جورة تركة نزك تريخ أو قربي زيادة كلا خود. وهاك أم خوف جوري كلا ضلي إنسانه كم بيته ولا سري. أفرمي بياچا كان وتوانا ملك الموت جورتين بياوتي بس الإنسان كان وهي وش أوي لم داروا ماضي فسادوا أم حالي كهمان رزقار ما كان نجاة من أدابر وشفنا ترمان أبا كابو يشق لواني كحق شكري بكين صباصي كين ملك الموت. لمناجاة كان هندي لبيا وجورا كانوا أولياء وتوانا خواجان إما دعوات لي أكين جياني إما ألم مالا كرتو كما يا إلهي دعوات لي أكين دريش كرا ولا مالي شي تراب وخوت واتا بمان خرناو مالي آخرت مانو بخوا پروردگار اگر أمري تو نبواه همون رجل دعاء مردن معنا كل خومان لبروي زوتر بقينتو زوتر بلقايتو شاد بين آخر پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرميتي من أحب لقاء الله أحب الله لقاءه. هر کسی پی خوش به بلقای خوشاد به خوش پی خوش بلقای او شاد به ومن كره لقاء الله كره الله لقاءه. هر کسی هیچ پی ناخوش به بلقای خوشاد به خوش پی ناخوش بلقای او بگا. بويا هدو لبرانبرا إنساني إيمان دار زور حزكا بحضوري خواه جل جلاله بقى أو ترسش كهيتي أو خوفش هيتي لمردن خوفي الرقاكي أو كباسمان كد نقل خودي مردن وقيشتن بحضوري خواه جل جلاله. هري كيقل إيما إن لم زمنا أبي جورك لجورة كان خم الراهي نابي لقل أو مصيبة قوري كحتمي شمول منكاتو يترمى
کێمان هەیە خۆی ئەوەندە بەهێزدا بنێ بڵێ مردن تەسیرم لێ ناکات و نایە دیەخەم پێ ناگری وەرەما فەرمون ئاەتێک هەیە ئاەتی یەقینە یەقین هەموو کەس یەقینی پێ هەیە کافر پێیەتی مسلمان پێیەتی فرعون پێیەتی ئەبو جەهل پێیەتی هەمووی ئاەتی كل نفس ذائقة الموت حج مەجال ناهێڵێتەوە کەس نییە گومانی لەو ئاەتە هەبێت طبعا ئیماندار هەموو ئاەتەکانی قورئان وەکو ئاەتە سەیرەکە کافر و بێدین ئەگەر بڕوایان بە قورئان نەوێ بڕوایان بۆ ئاەتی هەر قورئان هەر هەیە چونکە هیچ عیلاجیان نییە لە بەردەمیاتەوە دەستەوسانن کابوو ئەم شەڕ و مصیبەتە هەر ڕوئەکاتە ئینسانیەت هەر یەکێک لە ئێمە ئایا ئێمە کام لەو جۆرانین ئایا لەو جۆرانین کە ڕازی بوون بە ئێرە و پاڵمان لێداوەتەوە ئیتر ئێرەمان زۆر پێخۆشە و خۆمان کوێر کردو لە ئاخرەتمان هەتاوکو لە ئاخرەتە کوێر بین یان لەوانین کە ڕازین بە کەمێ لەم شتانەی ئێرە بەڵام ئەهدافی خۆمان دۆزیوەتەوە کە ئاخرەتە یان لەو پلە بەرزانین کە وا ئەزانین لێرە لە ناو جۆرێک لە عەبدایەتێکی قورسین خۆمان نەجاتمان بۆی ئازاد بین هەر لە هەر کام جۆر بین لە هەر شێوازێک بین ئەگەر بێت و ئەم بەم یەقین و بەم قەناعەتەوە لەگەڵ مردنا مامەڵەکەن هەمیشە ئینسان قەناعەتی هەیە هەمیشە تەوبە ئەکا بە نەشاط ئەبێ لە عیبادات ئەمە علامەتەکەیەتی ئەگەر نەشاطە هەبوو لە عەبدایەتیتە ئەگەر زوو تەوبەکان تازە کردەوە قەناعەتی هەبوو بۆ کەمە ڕزقی کە خۆی گەورە پێت عەتاءەکە ئەفەرمێ ئەمە ئەبێتە باعثی ئەوەی کە تۆ دلیلی ئەوەیە کە تۆی ئیماندار پەیوەندێکی زۆر بەهێزت لەگەڵ خۆی خۆتا هەیە کە لە مردن سڵ ناکەیتەوە ناترسی لە من ئەزانی بەرەو لقای ئەو ئەڕۆی ناسیوتە جوان ئەزانی غەفوورە ئەزانی شەکوورە ئەزانی ڕەحیمە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فەرمێ زۆر یادی مردن کەن ئەکثروا ذکر هذه من اللذات ئەو شتێک کە هەرچی چێژەکان هەمووی ئەپچڕێنە وردی ئەکا زۆر بیری لێ بکەنەوە زۆر یادیکەن چۆن ئەم شۆ ئێمە یادمان کردو لە خزمەتیا بووین هەر کەسێ یادی ئەمە بکە ئەگەر لە زەیقەت و ناڕەحەتیەکە بێ ئیلا نەجاتی ئەبێ لەو ناڕەحەتی تەسەوور کە کێمان زۆر فەقیر هیچ نییە بیرکاتەوە کە من ئێرە بەجێ ئێڵم دەرونی ئارامی بۆ دێ نەجاتی ئەبێ لەو زەیقەت کێمان زۆر دەوڵەمەند ئیتر وسعەتی زۆر گەورە بیرکاتەوە لە هازیمی لەزات ئەو وسعەتە لە پێشاوی نامێنێ تێ ئەگا کە کێ تێ ئەگا کە چکارەیە تێ ئەگا کە لێرە کاری چییە بۆ یەکێک لە سونەتە فەرامۆشەکان کە ئێمە بەڕاستی فەرامۆشمان کردووە یادکردنەوەی مردنە باسکردنی مردنە ذکری مردنە کە ئینسان بە ئینسان ئەناسێنێ ئینسان ئەخاتەوە قەڵبەکەی خۆی ئینسان تێئەگەێنێ کە تۆ کێ ئەی ئینسان خاوەنی چیت ئەی ئینسان بە چیا ئەنازی بە عیلم تا بە جوانی تا بە شەخصیت و کەسایەتی تا ئەو سەردانی گۆڕستان کە لە تۆ دەوڵەمەندتر و لە تۆ جوانتر و لە تۆ پیاوتر و لە تۆ نان بدەتر و هەمووی هەیە و هەمووشی لەوێ کەوتووە ئەزان شارستانیەتی قەبرستان جوانترین شارستانیەتە کە ئێمە ئەگەر سەردانیکەین یەکێک لە سونەتە گەورەکان ئەوە ئینسان سەردانی گۆڕستان کە بیان ناسی یان نەیان ناسی بچی بۆ لایەن ئاموشۆیان کەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم سەردانی گۆڕی دایکی ئەکا سەردانی گۆڕی شوهەدای ئوحدەکە دایکمان عایشە فەرمێ شەوێک سێرم کرد بە ئەسپایی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ماڵەوە چۆ دەرەوە ئەڵێ بە ئەسپایی شوێنی کەوتمتم زان بۆ کوێڕ فەرمێ سێرم کرد سەر گۆڕستانی بەقیع لەگەڵ هاوڵەکانە کەوتە گفتوگۆ و قسەکردن دواتر گەڕایەوە کە گەڕایەوە لە پێش ئەوە هەڕام کرد خۆم کرد بە ژێژەیەکە هەناسی خۆم پێ نەئیگیرە هەناسەم ئەدا هاتەوە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمووی شوێنم کەوتی وازانی بۆ کوێ ئەڕۆم ئەوە هاوڵەکان بوو ماڵ ئاواییم لێکردن وەکو بڵێ ئەخیر جاریتە بەرەو لای ئێوە دێم کۆتاکانی حیاتی پێغەمبەر بوو صلی الله عليه وآله وسلم ئێمە هەمومان ئێرە بەجێ ئێهێڵین ئای چەند ئینسان مرتاحە کاتێک کە ئێرە بەجێ ئێهێڵێ ئەخر لێرە تۆزە ڕەحمی خوات بینیوە کورە لەوێ نەوە ڕەحمی ئەبین لێرە یەک تۆز فەزلی ئەوەت بینیوە لەوێ کەماڵی فەزلی ئەبینی لێرە تۆزێ جوانی خوات بینی لەوێ کەماڵی جوانی خوا ئەبینی خۆشترین کاتەکانی ژیانی ئینسان ئەوەیە کە بەڕۆح لە حوزوری خوای خۆیان بێ خوا کێمان هەیە ئەگەر نوێژێ بکە بە جوانی تەنها لەبەر خاتی خوا ڕۆژوویە بگرێ ذیکرێ بکە کەس ئاگای لێ نیە لەسەر جێگەکەی سێ قول هو الله خوێن بەس ئەوەنە
چ لەزەتێکی لێ ئەکا ئەبێ لەزەتی ئەولاد چۆن بێ ئەبێ چەند جوانی هەبێ لێرە ئینسان لە چی بترسێ بڵێ دۆستەکانم بەجیان و خۆرە دۆستەکانی ئەولاد زۆرترن کێمان هەیە زۆر مفەڕەح نەبێ بەوەی کە بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم شاد بێ کێمان هەیە مفەڕەح نەبێ بە خزمەتی ئیمامی ئەبوبەکر شاد بێ ئیمامی عومەر ئیمامی عوثمان ئیمامی عەلی کێمان هەیە مفەڕەح نەبێ بەوەی کە بە خزمەتی ئیمامی شافعی بگە بە شێخ عەبدولقادر گەیلانی بگە بە قیادە گەورەکانی ئومەتی ئیسلامی سەیف الله قودسە صلاح الدین ئەیوبیە نورالدین مەحمودە کێمان هەیە مشتاقی ئەوانە نەبێ کێمان هەیە مشتاقی ئەوانە بگا بە ڕابعەی عەدەوی کە پلەیەکی چ بەرزی هەیە بگا بە ئاسیا چ پلەیەکی بەرزی هەیە بگا بە فاتیمە کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگا بە خزمەتی دایکمان خەدیجە عائیشە لەوێ دۆستەکانم زۆرترە تا ئێرە ئێرە چیم هەیە بۆیە ئینسانی ئیماندار والله کە ورد ئەکاتەوە مەسئلەی ماڵ ئاواییکردنی لێرە و دۆستەکانی ئەوێی و بە لیقای خوا شاد بوون والله فەڕەحێکی زۆر گەورە بۆ دڵ و دەرونیە مەترسە لەوەی گوناهباری مەترسە لەوەی کە خەجاڵەتباری بەردەم ڕەب العالەمینی بزانە خوایەکەت هەیە کە زۆر بەڕەحمە بەرامبەرت بەخوا کە گەڕایەوە بەردەمی حتمەن عەفوتەکە ئەو لێرە تۆی ستر کرد ئەو تۆی لێرە شاردەوە ئەو تۆ لەگەڵ ئەو هەموو عسیانە ڕزقی دای لەگەڵ ئەو هەموو عسیانە تۆی شاردەوە ئەبێ لەوێ چیت بداتێ ئەی عەبد ئەبێ بچەند بە گەورە سەیرت کە چۆن سوپاست کە تۆیەکەوە خاوەنی کۆمەڵێ لە عەبدایەتەکانی و لەم زەمەنی فەساد و خراپەکاریە خەریکی دینداری و خواناسی و لەگەڵ کاروانی خواناسانەی خوای گیان ئێمە ئەم شەو لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورە کۆبووینەوە بە ئومێدی ئەوەی کەمێ دڵمان ئاو بدە دەی تو گەورەی خۆت خوایە تۆ خۆت دڵمان ئاو بدە و پەیوەندیمان لەگەڵ خۆتا بەهێزکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە تۆ خۆت ئەزانی ئێمە بەرەو پیری ئەیامی عەشری ذیلحیجە ئەچین گەورەترین ڕۆژەکانی ژیان دەی تو گەورەی خۆت ئەم ڕۆژانەی کە بەسەرمانە دێ بیکەرەمایی خەیر و بەرەکەت و ڕەحمەت و بەسەرمانە دای ببارێنە دروستمان کە بۆ دینەکەت یا رب العالمین بەهێزمان کە لە خزمەتی دینەکەتە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین ئیمانمان سەلامەت کە خوای داوات لێ ئەکەین عەقیدەمان پارێزراو کە خوای داوات لێ ئەکەین لە گوناه بمان پارێزە تو گەورەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان عەفومان کە گوناهێ یا ئیلاهی زانیمان و کردمان عەفومان کە نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوای ئەیکەین و فرعی تەوبە ناکەوین عەفومان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خۆشترین ڕۆژەکانی ژیانمان بکەرە ئەو لەحەظاتانەی کە ئێرە بەجێ هێڵین و بە حەزوری تۆ شاد دەبین ئیلاهی بمان گەڕە لەو عەبدانەی کە بە سەری بەرزەوە ئەم ماڵەی ئێرە بەجێ هێڵن بمان گەڕە لەو عەبدانەی کە بە ئیشتیاقی دیداری تۆوە ئێرە بەجێ هێڵن ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لەم زەمەنی فتنە و فەسادا ئیلاهی ئیمانمان سەلامەت کە عەقیدەمان پارێزراو کە لە بەڵام موسیبەتەکان بمان پارێزە ئیلاهی داوات لێ ئەکەین موسیبەت مەخەرە ناو دینمانەوە یا ئەکرەم الئەکرەمین تو گەورەی خۆت خوایە حاجەمان مەخەرە دەسی مرۆڤەکان خۆت گرفتەکانمان بۆ چارەسەر کە یا ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان کەم ڕزق ڕسی حەڵاڵی زیاد کە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە ئەومان ئارام نییە ئارامی کە پەروەردگارە ئەومان دڵی نائارامە ئارامی کە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە ئیلاهی لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی دڵی ئێمە بگەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیشتیاقی ئێمەی پێ بگەێنە مەحەبەتی ئێمەی پێ بگەێنە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین تۆ خۆت سەرپەرشتیمان کە مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین بەخوا پەروەردگارە قەت سپاردە لای تۆ زایە نەبووە خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە
دروسمان كيا رب العالمين قورمان كيا رب العالمين إلهي داوال لأكين أو من ضلنا آرام آرامك أو من مالنا آرام آرامك تو قوري خود جيان من پر آراميك مردن من پر آراميك قوركان من پر آراميك زندبونو من پر آراميك روجي حساب كتاب من پر آراميك روجي لقاء من بحضور تو خواه پر آراميك يا رب العالمين خواه لد أبارينا ولد ألالينا وقبول من كلا يخوت ورمان قرى لا يخوت برز من كرا ولا يخوت داواد لي أكين بقوري خود برحمتي خود لقناهي دايكو باوك من ببورة لقناهي خشكو براكان من ببورة لقناهي خيزان وهوسر ومنال وچمان تا روجي قيامت ببورة إلهي لقناهي خوشويستان من ببورة لقناهي خزمان من ببورة لقناهي دراوسيكان من ببورة لقناهي قتابي وموصام من ببورة هركس بياوتيكي لقلمانه يا إلهي لقناهي ببورة تو قوري خود لسرجم إيمان داران ببورة هر رنجي كان هي هر زماني كان هي لهر سوچيكا هن لهر زمنكا بونو أبن خواه لقناهي هرهم يان ببورة يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قوري لقناهي من شو أجبوري خواه لمن قبولك ويخواه ملاكتان بخير